مژدە بۆ شەیدایانی فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ڕێکخراوی گەشتەپێدانی قوتابیانی کوردستان پڕۆژەی نووری جیهان ڕاگەیەنێت کە پێک هاتووە لە پێشبڕکێی لەبەرکردنی فەرموودەکانی سەروەرمان. بۆ ئەم ساڵیش نووری جیهان ئەچێتە خزمەت ڕەوزەکەی ڕەسوول الله و لەسەر چۆکدانی شێو وانەی ئاکار و ڕەوشت لە پێغەمبەرمانەوە فێرە بێ و ئەیکاتە خەڵات بۆتان صلی الله عليه وسلم. پێشبڕکێکە بریتیە لە تاقیکردنەوە لە کتێبی 63 فەرموودە لەبارەی ئاکار و ڕەوشتی موسڵمان. بەشداربووان پاش لەبەرکردنی فەرموودەکان تاقیکردنەوە ئەنجامەدەن و سەرجەم پرسیارەکان بە شێوەی هەڵبژاردنە بێت. نووری جیهان یەکێکە لە پڕۆژە سەرتاسەریەکانی ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان. ساڵانە لە مانگی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر جەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ئەنجامەدرێ. وەک ژمارەی فەرموودەکان 63 خەڵاتی گەورە و شایستە دابین کراوە بۆ بەشداربووان بەم شێوەی خوارەوە. خەڵاتی یەکەم 3 ملیۆن دینار، خەڵاتی دووەم 2 ملیۆن دینار، خەڵاتی سێم 1 ملیۆن دینار، خەڵاتی چوارەم تاوەکو هەشتەم گەشتی عەمرە، خەڵاتی نۆیەم تاوەکو هەژدەیەم 200,000 دینار، خەڵاتی 19یەم تاوەکو 28ەم 100,000 دینار، خەڵاتی 29 تاوەکو 63 50,000 دینار. تاقیکردنەوەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەنجامەدرێ. دەبا هەمومان پێکەوە لە حەزوری پێغەمبەرمان بین صلی الله عليه وسلم. لەم دنیا فەرموودەکانی لە مێشک و ئاکار و هەڵسوکەوتمان بچەسپێنین بۆ ئەوەی لەو دنیا بە دیداری خۆی شاد بین و ببێتە شەفاعەتکارمان. بۆ ناونووسین و وەرگرتنی کتێب سەردانی لقەکانی ڕێکخراوی گەشەپێدان بکەن لە سەرتاسەری هەرێمی کوردستان یاخود پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانەوە